رب العالمين لسورة النور دا لآياتي 55 لم آياتا بپێزەدا وعد و بەڵێن و مژدەیەکی زۆر دڵخۆشکەر بە ئوممەی ئیسلامی ئەدا بە موسڵمانان و بە ئیمانداران و بە ئەهلی لا إله إلا الله محمد رسول الله ئەدا رب العالمين أفرمي وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون رب العالمين فرمي پەروەردیگار وعد و بەڵێنی داوە بە ئەوانەتان کەوا ئیماندار و باوەڕدارن گفتی پێداون بەڵێنی پێداون بە ئەوانەتان کە ئیماندار و باوەڕدارن کردەوە باش و چاکەکان ئەکەن ئەنجامی ئەدەن کە پەروەردیگار جێنشینیان کا لەسەر زەوی کە پەروەردیگار دەست ڕۆیشتوویان کا لەسەر زەوی کە رب العالمین حکمڕانیەتی و دەسەڵاتیان پێ بدە و زاڵیان بکا لەسەر زەوی هەر وەکو چۆن ئەوانەی پێشووی ئێوەی زاڵ کرد کردنی بەجێنشین لەسەر زەوی رب العالمین حکمڕانیەتی و توانا و هێز و بازوو دەسەڵاتی پێدان زانایان ئەفەرمون رب العالمین مەبەستی پێ بەنو ئیسرائیلە کە رب العالمین جێنشینیەتی و دەسەڵاتی پێدان و هێندێکی تر ئەفەرمون لە بەنو ئیسرائیل مەبەستی پێغەمبەر داوود و سولەیمانە کە جگە لە پێغەمبەرایەتی بگرە پادشاش بوون و هەروەها موسا پێغەمبەر رب العالمین جێنشینی کرد و دەسەڵاتی پێدا بەڵام ئاەتەکە بەگشتی باسەکە هەچ کەسێک لە پێغەمبەران و لەوانەیشی کەوا شوێن پێغەمبەران ئەکەون لە ئەهلی ئیمان و ئیسلام و لا إله إلا الله و کردەوەی چاک رب العالمين دست رويشتویان کا لسر زوی او وعدی یکم وعدی دوم رب العالمين افرمي و پروردگار او برنامه او دین او منهجی کپوی بسند کردون کپی رازی بو که اسلامه بویان جێگیر و سەقامگیر و چەسپاو کا لسر زوی وعدی سیم و هروها رب العالمين بۆیان بگۆڕێ ئەو خەوف و ئەو ترسە و ئەو لەرزەی کەوا هەیانە بە هێمنی و بە ئارامی و بە ئاسایشی لە دوای ئەوەی کە ترسیان هەبووە لە دوژمن ترسیان هەبووە لە فەقیری و لە تیاچوون و لە نێوچوون پەروەردیگار ئەمن و ئەمانیان پێ بدە بەڵام بە مەرجێکی داناوە رب العالمین ئەفەرمێ تەنها من بپەرستن شرک و هاوڵ و هاوبەشم بۆ بڕیار مەدەن ئایا رب العالمین لە ڕابردووە ئەم بەڵێنەی خۆی هێناوەتە دی بەڵێ لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە هاوڵانی یەک خواپەرست بوون بە تەنها رب العالمینیان ئەپەرست هیچ شرکێک و هاوڵێک و هاوبەشێکیان بۆ بڕیار نادا رب العالمین کردنی بەجێنشین هەر چوار خەلیفە ڕاشدینەکە لە پێشەوایان ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی رب العالمین کردنی بەجێنشین دەستڕۆیشتووی کردن مژدەی یەکەمی پێدان و هەروەها دینەکەیشی بۆ چەسپا و بۆ سەقامگیر کردن ئیسلام بڵاو بوویەوە وعدی دووەم دینەکەی سەقامگیر کرد وعدی سێیەم و ترس و لەرزیان نەبوو لە دوژمنیان بەڵکو لەو پەڕی ئەمن و ئەمانەدا بوون فتوحات دەستی پێ کرد ئازادکردنی وڵاتان دەستی پێ کرد ئیسلام زاڵ بوو ئیسلام بڵاوی کردەوە دەوڵەتێکی وەکو ڕۆم و فارس کە وەکو ئەمریکا و رووسیا ئێستا بوو تێکشکا لە سەردەمی ئیسلامە بۆ یعبدوننی لا یشریکون بی شەیئا بەتەنها من بپەرستن شرکم بۆ بڕیار مەدەن ئەوەشیان ڕەوایەتی و ڕاستی و دروستیەتی هەر چوار خەلیفایەتیەکەی پێشەوایان ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی ئەچەسپێنێ کە ئەمە بەڕاستی وەڵامێکی ددانشکێنە بۆ شیعەکان کەواتانە و تەشەر لە سێ خەلیفە ڕاشیدینەکە ئەدەن تەنها ئیمام عەلی بەڕەوە ئەزانن بەڵام پەروەردیگارە فەرمێ هەر کەسێ لە دوای ئەوە کافر و بێباوڕ بێ یاخود ئاەتەکە وا ئەخوازێ سپڵە بێ بەرامبەر بەو هەموو ناز و نیعمەتێک کە من پێم داوە بێنمەک بێ بێوەفا بێ رب العالمین ئەفەرمێ ئەو جۆرە کەسانە لا ڕێبوونە
لایان داوە دەرچوونە لەو سروشتە پاکەی کە ڕەب العالەمین لەسەری دروست کردوونە لە خوا ڕزق و زکماکەوە دەرچوونە لە حکمی عەقڵی سەلیم و ساغەوە دەرچوونە لە حکمی شەریعەتی ڕەب العالەمینەوە دەکەواتە تاکە ڕێگایەک کە ئوممەی ئیسلامی بیەوێ سەرکەوتون و زاڵبوون بەدەست بێنێ قووەت بەدەست بێنێ بەهێز بێ و ڕەب العالەمین ئەمن و ئەمانی پێ بدە و دینەکەشت بۆ چەسپا و سەقامگیر بێ ئەوەیە ئێمەی موسڵمانان لە تەوحیدە یەکڕێز بین چونکە بەڕاستی تەوحیدی سەف نابێ ئێمە هەمومان یەکڕێز بین تا تەوحیدی کەلیمە نەبێ تا لە خواپەرستیە هەمومان یەکدەنگ نەبین کۆک نەبین کە هەر خوایە شایەنی پەرستنا و هیچ شرکێک و هەوڵێک و بەشێکی نییە ئێمە یەکڕێز نابین کە یەکڕێز نەبووین زاڵ و دەسەڵاتدار نابین بەسەر زەویە